لە ڕووی زانستیەوە برا جوتیارەکانمان بزانن چ جۆرە کێڵانێک بۆ زەویەکانیان دەکەن. بە تایبەتی تیشکی خۆر وزەی ئاو بۆ نمونە و وزەی هەوا بۆ ئەوەی ئێمە خۆمان لەگەڵ ئەو گۆڕانکاریە کە لە جیهانە ڕوویداوە بگونجێنی. جا ئێمە خۆمان ڕۆژانە لە باڵی خۆمان دەست بکەین ئەو سفرە و نایلۆن و علاگەی کە لە ماڵەوەیە بە شێوەیەکی تەندروست کۆی بکەیناوە بیخینە علاگەیەکەوانێت تێکەڵای ژینگەی نەکەین. گۆڕانکاریەکانی کەشوها خۆی لە گۆڕانی ڕەگەزەکانی کەشوها ئابینێتەوە، هەر لە گۆڕان لە پلەکانی گەرما، لە گۆڕان لە شێوازەکانی دابارین بە هەموو شێوازەکانە و بارانبارین، بەفربارین، تەرزە، لەگەڵ گۆڕان لە کواڵیتی واتە جۆرێتی هەوا. گۆڕانی کەشوهەوە واتە هەموو ئەم ڕەگەزانە گۆڕانکاری تێی بووە لەسەر و ڕێنجی ئاسایی خۆی یا زیادیان کردووە یاخود کەمیان کردووە. لە هەندێک ناوچە ئەکرێت ڕەگەزەکان زیادیان کردبێ بۆ نمونە بارانبارین زیادی کردبێ، لە هەندێک ناوچەش بارانبارین کەمی کردبێ تووشی وشکە ساڵی و ناوچەکانیان بەرەو بە بیابانبوون و ئەم شتانە چوبێتن. خۆی لە خۆیدا گۆڕانکاریەکانی کەشوهەوە بە شێوەیەکی گشتی ئێستا کێشەیەکی جیهانیە. دواتر کێشەیەکی ناوچەیە ئەتوانین بڵێن کێشەیەکی زۆر لۆکاڵیشەوە تا زۆر ناوچەیە. دەکرێت بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوە ئێمە چارەسەرمان هەبێت و چارەسەرەکان خۆیان دەبینێتەوە لە چەندین پێشنیاری زانستی، هەنگاوی زانستی و هەندێک هەنگاوی شخصی ژێواتە ئەکرێت لە ڕێی تاکەوە یاخود لە ڕێی خێزان و یاخود لە ڕێگەی حکومەتە خۆجێی و ناوخۆیەکانیشەوە بگرێنە. بۆ ڕێگریگرتن لە دیاردەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوە ئێمە کۆمەڵێ ڕێکارمان هەیە و ڕێکارەکان بەوە دەستی پێکە ئێمە لەمە دووە پشت بە سەرچاوی وزەی نوێ ببەستین. بەداخەوە لە پێشترا بەکارهێنانی پترۆڵ بە تایبەتی هۆکاری سەرەکیەک وە کێش و گرفتێکی زۆری بۆمان دروست کرد بۆ دەرپەڕانی گازە گەرمکەرەوەکان کە هۆکاری سەرەکین بۆ گۆڕانکاریەکانی کەشوهەوە. بۆیە کات بۆ ئەوە هاتووە کە ئێمە لەمە دووە پشت بە سەرچاوی وزەی نوێ ببەستین، بە تایبەتی تیشکی خۆر، وزەی ئاو بۆ نمونە و وزەی هەوا بۆ ئەوەی ئێمە خۆمان لەگەڵ ئەو گۆڕانکاریە کە لە جیهانە ڕوویداوە بگونجێنی و هەروەها بەهۆی بەرزبوونەوەی پلەکانی گەرمی ئێمە پێویستە ئیش لەسەر بواری کشت و کاڵ زیاتر بکەینەوە. بۆ نمونە ئیشی زانستی لەسەر بەرهەمهێنانی تەرزی نوێ بکەینەوە کە بتوانێت بەرگری لە کەمبارانی هەروەها بەرزبوونەوەی پلەی گەرمی بگرێ و هەروەها ئێمە پێویستە لە ڕووی ئاودێریەوە گۆڕانکاریەکی زۆر گەورە بکەین، چونکە ئێستاکە جیهان بەرەو ئەوە چێ کە پشت بە شێوەی نوێ و هاوچەرخ ئەبەسێت لە ئاودانە، بە تایبەتی لە ئاودانی کشت و کاڵیە کەویش لە ڕێگەی بەکارهێنانی ئاودانی دڵۆپاندن یان پرشاندن بۆ ئەوەی کەمترین ڕێژە لە ئاو بەفیڕۆ بدەین. ئێمە چی بکەین بۆ ئەوی ئەم خاکە پارێزراو بکەین؟ باشە، یەکەم لەسەر ئاستی تاک ئەگەر باسی چارەسەرەکان بکەین بۆ خاک پێویستە خاک بپارێزین. چۆن دەیپارێزین؟ ئێمە من لە جێگەی خۆمەوە پێویستە ئەو پاشماوانەی کە هەمە ئایا پاشماوی پلاستیکیە یاخود پاشماوەیەکی نەن ئۆرگانیکەواتە غیر ئەندامیە نابێ بە شوەیەکی نەزانستی تۆ فڕی بدەیتە ناو خاکەوە لە بەرەوەی ئەم پاشماوەیە بۆ ماوەیەکی زۆر دوور و درێژ لەم خاکە دەمێنێتەوە و دەبێتە هۆی لە دەستدانی توانای ئەم خاکە بۆ بەرهەمێنان واتە بۆ ئینتاجکردنی دانەوێڵە بێ یاخود هەر بەربوومێکی تری کشت و کاڵی بێ. لە ڕووی زانستیەوە برا جوتیارەکانمان بزانن چ جۆرە کێڵانێک بۆ زەویەکانیان دەکەن، چکە جۆرەکانی کێڵانیش خۆی لە خۆیدا کاریگەری هەیە لەسەر بە زمانی زانستەکەی کە ئیرۆژنی پێڵێن واتە تەعریف پێڵێن بە عەرەبی واتە ڕاماڵین. ئەگەر هاتو ئێمە براجوتیارەکانمان جۆری کێڵانەکانیان عشوایی بوو واتە بە شێوەیەکی هەڕەمەکی کێڵانیان بۆ خاکەکانیان کرد بۆ زەویەکانیان کرد خۆی لە خۆیان دەبێتە هۆی لە ناوچوونی زەویەکانیان. ئەی چی بکەن باشە؟ بۆ نمونە
ئەگەر تۆ خاکێکت هەیە لێژی خاکەکە بەم ئیتیجاهەیە تۆ بە پێچەوانەوە کێڵانی بۆکەی لەبەرچی لەبەروی ئەگەر تۆ بە ئاراستەی لێژەکەی کێڵان بکەی کاتێک کە بارانبارین ڕوو ئەدات دەبێتە هۆی شۆردنەوەی خاکە بەرەو خواری خاکە ئەبێتە هۆی لە ناوچوونی توخمە خۆراکیەکان لەو بەشەی کە تۆ پێویستە هەد بێت لەبەرەوە بە پێچەوانەی لێژۆ پێویستە برازوتیارەکان کێڵان بکەن ئەمە لە ڕووی کێڵان و تەکنیکی کێڵانەوە لە ڕوویەکی ترەوە وەک ئاماژەم پێدا بە هەموو شێوەیەک دەبێت خۆمان بە دوور بگرین لە فڕێدانی پاشماوەی پلاستیکی و ئەمانە بۆ ناو خاک خاڵێکی تر لە هەمووی گرنگتر ئەوەیە ئێستا بە شێوەیەکی زۆر عیشوایی سەماد بەکاردێنێ پەینی کیمیایی بەکاردێنێ بۆ نمونە ئەم خاکەی کە من لێی وەستاوم ئەم کێڵگانەی کە لە پشتی منەوەن ئەمانە خۆیان لە خۆیاندا بە شێوەیەکی سروشتی توخمە خۆراکیەکانیان تێدایە براز و تیارەکان پێویستە پێش ئەوەی بچێت لە بازار تەنێک سەماد بکڕێت تەنێک پەینی کیمیایی بکڕێت بێت بیکات بەناو زەویەکەیدا پێویستە ساڵانە هەڵسەنگاندن واتە بێت هەڵسەنگاندێک بۆ ئەم خاکی خۆی بکات لە ناوەندە ئەکادیمیەکان بۆ لە کۆلیجی کشتتوکاڵ بێت لە بەشی سامانە سروشتەکان ئێمە ئەتوانین تێستی بکەین زین خاکە پێویستی بە جۆرە لە توخمێکە ئەگەر ئەمەمان بۆ دیاریکرد ئەو کاتە هەم لە ڕووی ئابوووریەوە براز و تیارەکە پێویست ناکات بڕێکی پارەی زۆر سەرف بکات و لە هەمان کاتە ئەو بڕە پێینەشکە دێنێت دەیکاتە ناو خاکەوە خاکە تووشی تەسەموم دەکات یعنی هەنێ توخمە خۆراکی لە ناوێ دەمێنێتەوە زیاد لە پێویست لەم خاکە دەبێتەوە ژێرایبوونی خاکە ئەمە خاڵێکتر خاڵێکی تر ئەوەی کە ئیستا لە بازاری کوردستان بەڕاستی ئەگوزارێت زۆ کارەساتە بەکارهێنانی موبیدی حەشەریە واتە ئەو موبیدانی کە بەکار دەهێنرێت بۆ قەڵاچۆکردنی مێروە زیان بەخشەکان بۆ ڕێگریکردن یان بەرگریکردن یان بەرەنگاربوونەوەی گۆڕانکاریەکانی هەوا لایەنێک وە تاک وە دەستەیەک ناتوانێت بەڕاستی بەم کارە هەستی ڕاستە لە ئاستێکی لۆکاڵیدا ئەتوانرێ کۆمەڵێک بابەت بنمونە هەر ئاستێکی لۆکاڵی بچووک باسی لێوکەن لە نێو ماڵەکانەوە بنمونە دەست پێ بکەین ئەتوانرێ وزە بەکارهێنانی وزە کەم بکرێتەوە ئەتوانرێ ئەو ئامێر و ئەمرازانەی کە لە نێو ماڵەکانە وەکو گەرمکەرەوەکان ساردکەرەوەکان کە لە دەرئەنجامیانەوە گازی فلۆرۆ کلۆرۆ کاربۆنیک دەرهاویشتە ئەبێ بە ڕێژەیەکی کەمتر یا ڕووناکەرەوەکان بە ڕێژەیەکی کەمتر بەکاربهێنرێ ئەکرێ لەلایەن تاکەکانەوە ئەو هۆشیاریە بە هاوڵاتیانی خۆمان بە تاکەکان بگەێنرێ کە ئۆتۆمبیلەکان لە ڕاستیدا کە بە فاکتەرێکی سەرەکی پشتی گۆڕانکاریەکانی ئاو هەوادانرێت بەکارهێنانیان لە ژیانی ڕۆژانە کەم بکرێتەوە ئەگەر کەسەکە جێگای هاتوچۆکەی نزیکە بکرێت بە پێ ئەو کارە ئەنجامدایە بە ئامرازهایەکی دیکە کە وەکو ئەڵتەرناتیڤێکە بۆ ئۆتۆمبیلەکان ئەکرێ کەڵکی لێوەربگرێ ئەکرێ بنمونە لەسەر ئاستی کارگەکان و کارگە پیشەسازیەکان هۆشداری ئەوە بڵاو بکرێتەوە بۆ خاوەن کارگەکان لەلایەن ئیدارەی شارەکانەوە ئیدارەی پارێزگاکانەوە لە ڕاستیدا کۆمەڵێک ڕێوشوێنیان بۆ دابین بکریان پێ بگوترێت کە بیگرنە بەر بۆ ئەوەی ئەو دەرهاویشتانی کە لە دەرەنجامی کارگەکانەوە کە لە دەرەنجامی پیشەسازیەکانەوە کە لە دەرەنجامی چالاکیەکانی دیکەی مرۆڤەوە دەرهاویشتەی نێو هەوا ئەبێت و کاریگەری لەسەر پلەکانی گەرما ئەکات و لەسەر ڕەگەزەکانی دیکە ئەکە ڕێگریان لێ بکرێ بەڕاستی میکانیزمی دیکەیان بۆ بخرێتە بەردەست بۆی پیادەی بکەن. دیارە بۆ ڕوونی گۆڕانی کەشوها ئێمە لەسەر هەریم کورسان و بە تایبەتی گەرمیانەوە بەسمان قسە بکەین یەکەم جا پێویستە لە ئاستی حکوومەتە ئیشی جدی بکرێ و دواتر لە ڕووی یاسایەکەوە ئێمە ئیش بکەین بۆ پاراستنی ژینگە و یاسانەی کە هەن بۆ جێبەجێکردنی یاسا ژینگەیەکان دواتر ئێمە لە ڕووی بەڕێوەبردننی ئاوە زۆر گرنگە ئیش بکەین و هەروەها لە ڕووی پاراستنی ژینگەوە و ئێستا
کار بکەین بۆ پاراستنی ئەو ژینگە سروشتیەیە کە هەیمانە و دواتر لە ڕووی وزە و ئەو سەرچاوانەی کە بەکاری هێنین چۆن توانین سوود لە وزەی پاک ببینین لە جیاتی وزەی سوتەمەنی کە ئێستا هەیە و بەکارهێنین چۆن توانین سوود لە وزەی پاک وەرگین و دواتر لە ڕووی کشت و کاڵکردنەوە ئێمە چۆن بتوانین کشت و کاڵکردمان بە جۆرێک بێ ئەو سەرچاو ئاویانەی هەن بە شێوەیەکی باش بەکار بێنرێ وەکەوە ئێستا هەیە بەداخەوە بەشێکی زۆری ئەو ئاوە بە فیرۆچێ لە کشت و کاڵکردنا بێت بە هەر هۆکارێکی تر هەبێ بۆ دەتوانین هەروەها لە ڕووی وتمان لە ڕووی ئەو پاشماوانەی کە هەن چۆن بتوانین دیسان و پاشەڕۆ پاشماوانە بەکار بێنینەوە و نەبێتە هۆی پیسبوونی ژینگەکەمان و جارێکی تر ژینکەمان وێرانکە ئەکرێت لەم مەجاالانەیە ئێمە وەکو ئیشی لەسەر بکەین بۆی بتوانین لاسی ناوچەی خۆمانە بۆ ڕوبەڕبوونەوەی و گۆڕانکاریانی کە شەواکە ناوچەکە ئێمە ڕۆدا حتمما و ئەبێ پلانی درێژخایەن هەبێ بۆ ڕوبەڕبوونەوەی و جا لەوەش دەبێ حکوومەت ئیش بکە بۆ دابینکردنی بودجەی پێویست و کارکردن لەگەڵ ڕێکخراوە جیهانیەکان و ڕێکخراوە نێودەوڵەتەکان بۆی بتوانین پێکەوە کارێک بکەین بۆ ڕوبەڕبوونەوەی ئەو گۆڕانکاریانەی کە شەواکە لە ناوچەکەی ئێمە ڕۆدا. چارەسەرکردنی سەرچاوەکان ئەو سەرچاوەکەمان کە ئێستا ڕوبەڕووی گۆڕانی کەشەوا بوونەتەوە ئێمە وەکو تاک ئەبێت لە بەلوعی ماڵی خۆمانەوە دەست پێ بکەین پێویستە ئەو بڕاوەی کە بۆمان دابی نەکرێت وەکو پێویست بەکاری بهێنین زیادە ڕۆی تێدا نەکەین و وەکو حکوومەتی هەرێمی کوردستانی ژاغ هەر حکوومەتێک بیگریت پێویستە دڵۆپی ئەو بارانەی کە لەسەر ناوچەکەمان دەبارێت قەدری بگرین قەدری بزانین دەکرێت ڕێگەکانی بەڕێوەبردنی ئاومان باشتر بکەین چکە ئێمە دەزانین کێشە زۆرە کێشەکان لە بەرنامەکانی پێشتر لەوانەیە باسکرا بێت بۆ منە کێشەی نێوخۆییمان هەیە لە بەڕێوەبردنی سەرچاوەکان لەگەڵ کێشەی ئیقلیمی وڵاتەکانی وەکو ئێران و تورکیا هەندێک جار ئەم سەرچاو ئاوانە و کارتی فشار بەکاردێنین بەرامبەر ئێمە ئەکرێت ئێمە لە ناوخۆی خۆمان ئەو بڕاوی کە هەمانە باشتر ئیدارە بکەین بە دروستکردنی بەنداو بەڵام لە شوێنی زانستی ئێستا تەکنیکی زۆر پێشکەوتوو هەیە دەتوانێت شوێنی بەنداوەکانت بە شێوەیەکی زانستی تر باشتر بۆ دیاری بکات و پاشان ئەو هەڵسەنگانی تۆ کە بۆ دیاریکردنی شوێنی بەنداوەکان ئەیکەیت پێویستە هەڵسەنگانەکانت لە جێ خۆی دابێ هەم لە ڕووی هەندەسی جیۆلۆجی کشت و کاڵی هەمووی گونجاو بێت نەوەکو تۆ بەنداوە بکەیت بڕێک پارەی زۆر تیاسەر بکەیت ینی جەدوای اقتصادی نەبێت نەتوانین ئەو سەرچاو ئاوی کە دێتەوە نا ئەو ئاوێزەڵ یاخود ئەو کاتژمێنتە بڕئاوێکی پێویستی تێدا کۆ بکەیتەوە ئەمە لەلایەکی ترەوە پێویستە ڕێگەکانی ئاودێریمان بگەڕێنەوە بۆ ئەو ڕێگانی کە ئێستا تەکنیکی سەردەمیانن بڕێکی کەم ئاو بەکاردەهێنین بڕێکی زۆر بەرهەمان دەست دەکەوێت. بە بۆچوونی من ئەنگاوی یەکەم پێویستە تاک هەست بە بەرپرسیارەتی بکات ئەم زەویە کە ئێمە تیائیشین یەکەس نییە ئی هەمومانە ئینەوەکانی داهاتووشتە چۆن وەکو چۆن ئینەوەکانی پێش ئێمە بووە ئێستا ئێمە لە ئێژین پێویست ئێمە هەست بە بەرپرسیارەتی بکەین بەرامبەر نەوەکانی داهاتوو و دواتر حکوومەتە کە ئەبێ بەرنامە پرۆگرامێکی باش دابڕێشێت لە قوتابخانەکانە و دواتر با بڵێن کۆمەڵگا مەلاکانە مامۆستاکانە ئەمانەش گرنگی بدەن بە هۆشارکردنەوەی تاک بۆەوەی کە دووربین لە تێکدانی ژینگە لە پیسکردنی هەواکەمان لە تێکدانی گوێی زەویەکەمان. ڕاستیا ئێمە بۆ بەرەنگاری ئەو گۆڕانکاریەکە شەهوانە لە سەرهەوەمانەوە توانین سەرەتا ینی باسی کارەبا بکەین پێش شتێک بۆ کارەبا ینی ئێمە پێویستەکە بەدیلی وزەی کارەبا بدۆزینەوە ینی ئێستا لە وڵاتانە زۆر پشت بە سیستەمی خۆرە بەسترێ پێش با ئەبەسرێ پێش بە ئەو کۆمەڵێکی تر ئەبەسرەکە لەبری ئەو نەوت و گازەی کە بەکارهێنرێت و ینی بەرهەمێنانی بۆ بەرهەمێنانی کارەبا بەکارێ ئێمە یەکێک لەو خاڵانەی کە ئێمە توانین سوودی لێ ببینین هەروەها کەم بەکارهێنانی کارەبا ینی ڕاستیا ئێمە یەکێکی لە وڵاتانی کە کارەباکی زۆر بەرهەمێنین بەبێ سوود ئێمە توانین کەوت لەوە وەرگین کامەش بە هۆشیاری تاک دەست پێکات و لەگەڵ هەموو ئەوانەشا ئێمە توانین سوود لە بەرهەمێنانەوەی کەرەستەکان ببینین ینی ئەوی کە پێوتر ریسایکلین چکە ئێمە کەرەستێکی زۆر بەفی ڕۆ دەین
و ئەمانە ناتوانین سوودیان لە بینەوەمان هەمووی دیسان کاریگەری ئەکاتەوە سەر گۆڕانکاری کەشوهەوا. هەروەها کەم بەکارهێنانی ئەو گازە زیان بەخشانە ئەنی ئێمە بەهۆی ئەوەی کە وڵاتێکی بەرهەمێنەری نەوتین گازێکی زۆری دوان ئۆکسیدی کاربۆن و ئەو گازە زیان بەخشانە لە هەوادا بڵاوە بێتەوە بۆیە بۆ ڕێگری لەمانە پێویستەکات ئەمە دیسان ئەمە کەم بکرێتەوە و لەسەر هەمویانەوە بەڕاستی ئێمە پێویستەکات ینی گۆڕانکارێکی گەورە لە سیستەمی پەروەردا لە هۆشاری تاکە ڕوودا بۆی کە ئەم شتانە جێبەجێ بکرێت ئەمەی کە ئێڵێن هەروە لە یەک شتێکی کەش هەبوو کە بیرم نەچێت ینی لە ڕاستیە کشت و کاڵکردن و سیستەمی ئاودێری زۆر گرنگە لەبەرەوەی کە ئێستا ئەو شێوازە کشت و کاڵی کە هەیە دیسانەوە کاریگەریکی خراپی خۆ سەر با بڵێن هەسارەکەمان وەی کە زەویەکان بە شێوازێکی زانستی کشت و کاڵێکی ئەنجام نادرێت هەموو ئەمانە کاریگەری هەنێ بۆیە هەتا ئەمانە نەگۆڕین بە باوەڕی من قورسە قسە لەسەر ئەو کەمکردنەوەی ئەو گۆڕانکارێکە شەوانە بکەین. لە ڕاستیدا ئێستا ئێمە کواڵەتی هەوامان لە کوردستان لە وەرز بۆ وەرز گۆڕانکاری تێدایە لە کواڵەتێکەوەتە لە جۆرێتەکەی دەکرێت چارەسەرەکانی باشترکردنی جۆرێتی هەوامان چووکە زانین هەوا وەک خاک وەک ئاو هەوا لە هەمویان سامناکترە بۆ مرۆڤ چکە ئێمە بە بەردەوامی هەناسەدانمان هەیە بە بەردەوامی هەناسەدان هەیە هەر گۆڕانێک لە کواڵەتی هەواکە دەکرێت پەیوەندیکی ڕاستەخۆی هەبێ بە ژیانی تۆ ئێمە بۆ ئەوەی کواڵەتی هەوامان باش بکەین پێویستە یەکەم ڕێژەی سەوزاییمان زیاد بکەین گرنگی بە دارستانە سروشتەکانمان بدەین خۆمان بە دوور بگرین وەکو تاک هاوڵاتیان تکایە خستنەوەی ئاگر لە وەرزی هاویندا کاریگەریەکی زۆر خراپی هەیە لەسەر داهاتی خۆمان و نەوەکانیشمان تکاتان لێکم بابی پارێزین دارستانە سروشتەکانمان دواتر دارستانە دەستکردەکانمان سامانێکی گرنگن باو باپیرانمان دەستیان هەبوو لە چاندنیانە ئێمە ئێستا دێن بە یەک دەنکە شقاتە دەی سووتێنین ئەمە بەڕاستی کارەساتە لەلایەکی ترەوە ئەگەر پێت دەکرێت وەکو تاک تکات لێکم هەر کەس لە بەدرگاکەی خۆی هەوڵ بدات نەمان بچێنێ ڕێژەی سەوزایی زیادکە ئێمە بە زیادکردنی ڕێژەی سەوزایی دەکرێت کواڵەتی هەوامان باش بکەین. چارەسەری ئێمە دەسەڵاتی قودرەتی خوامان نییە بەڵام لە عینە کاتیشە ئەتوانین ئێمە کەمی بکەینەوانێ بۆی کە خۆمان وشیار بین خۆمان ڕۆشنبیر بکەین مامۆستاکانمان لە مەکتەب لە مناڵەکان و دەست پێ بکەن چۆن فێریانەکەن بە چنەوە ژینگە پاکپەنەوانەیە ئەنجا ئێمە خۆمان ڕۆژانە لە باڵی خۆمان دەست بکەین ئەو سفرە و نایلۆن و علاگەی کە لە ماڵەوەیە بە شێوەیەکی تەندروست کۆی بکەناونە بیخینە علاگەیەکەوانێت تێکەڵای ژینگەی دەکەین هەروە بێتەوە حکوومەتیش واجبە لەسەری کە خەڵق ڕۆشنبیرکە خەڵق لە تەلەڤیزیۆنەکان ڕۆژنامەنووسەکان جەریدەکان ئەمانە هەمووی ئەعلامەکان لە سۆسیال میدیا ئەمانە هەمووی تەسیراتیان هەیە کە بتوانن خەڵق ڕۆشنبیر بکەن کە خۆمان هاوکار بینەوەی کە ئەم ژینگەیە بپارێزین بۆی کە تەسەحور و کەمبوونەوەی باران تەسیرمان تێ نەکات و نەخۆشیمان تیا بڵاو نەبێتەوانێت بتوانین ئیدامە بە ژینگەکەمان بین. دیارە ئەگەرم هەڵسەگانیە بۆ ئەدای حکوومەت هێرێمی کوردستان و عێراقیش بکەین بەداخەوە هەڵسەگاندیەکە بەدڵی ئەمە نابێکە لە ئاسێکی وایە بێ کە جێت محیەما بێ ئێمە ئەتوانین بپرسین ئایا حکوومەتی هەرێم یا حکوومەتی عێراقی تا چەند پلانی هەیە بۆ ڕوبەڕوونەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا و ئایا حکوومەت تا چەند بودجەی پێویستی تەرخان کردووە بۆ ئەم بابەتە و تا چەند هەوڵی داوە پیشەسازی لە بواری پیشەسازیە سزا هەبێ بۆ ئەوانەوە هەروەها دەستگیرۆیی بک بۆ ئەوانەی لە بواری وزەی پاکا کارەکەن یان ئەوانەی کەمترین زیانیان هەیە بۆ ژینگە و ئەو ئەوانەی کەوتمان کاتێک ئەم پرسیارەمان کرد بۆمان دەرەکەوێت ئایا حکوومەتی هەرێمی کوردستان جددیە یان استراتیژی هەیە بۆ ڕوبەڕوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا لە ظاهرا هەیمانە ئەوان بەشداری لە کۆنفرانسە نێودەوڵەتیەکان ئەکەن لە قسەی هەیمانە بەڵام لە بواری پراکتیکا بەداخەوە ئێمە هەستی پێ ناکەین چونکە بەنمونە لە هەرێمی کوردستان ئێمە سندوقی ژینگەمانە ئەو پارەی کە بۆ ژینگە تەرخانەکرێ ئەسڵەن کەس نازانێت چی بەسەر دێ چ جای ئەوەی کە حکوومەت جیا لە سندوقی ژینگە پێویستە بودجەی زیاتر تەرخان بکە بۆ ژینگە و بۆ ئەوی بتوانین ئەم بودجەی لە بەردەسە بەکاری بێنی بۆ ڕوبەڕوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا بۆیە بینی لە ئاسی حکوومەتە هیچ نەکراوە بەنمونە لە ئیدارەدانی ئاوا لە زیادکردنی ڕێژەی سەوزاییە لە دەستنیشانکردنی ئەو ناوچانەی کە زۆرترین کاریگەریان هەیە گۆڕانکاریەکانی کەشوهەوا کاریگەری لەسەری داناون بۆیە بەداخەوە ینی ئاسی حکوومەت لە ئاسێکی باشە نابینم بۆ ڕێگریکردن یان بۆ بە جددی هاتنە پێ
پێشەوەی بۆ ڕوبەڕووی گۆڕانکاریەکانی کەشوهار ناوچەکەیە. بۆ ڕێگریکردن لە ئەنجامی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەرکی هەموو لایەکە بە حکوومەتەوە بە هاوڵاتیانەوە بە پسپۆرانی بواری ژینگەوە بە ڕێکخراوەکانەوە ئەرکی هەموو لایەکە. بەڵام خۆتان نەزانن بۆ چارەسەرکردنی کێشە و گرفتە ژینگەیەکان بە تایبەتی خۆگونجاندن یان چارەسەرکردنی هۆکارەکانی گۆڕانکاریەکانی کەشوهەوا ئەمە پێویستی بە خەڵکانێکی دەسڵاتدارە، پێویستی بە حکوومەتە و بەڵگە لەسەر ئەوە بۆ نمونە کۆپەکان کە ئەنجامەدرێت لە جیهانە خەڵکی دەسڵاتدار زیاتر بەشداری تیاکە، سەرۆک وەزیرانی وڵاتان تایە بەشداریەکە. بۆیە ئەرکی سەرەکی ئەوانە پرۆژەی تازەمان بۆ دروستکەن بۆ ئەوەی خۆمان لەگەڵ ئەم بارودۆخەیە بگونجێنی. تەنیا لەسەرەوەی مەسەرەن ئایا حکوومەتی هەرێمی کورسان بە نمونە ئەو بودجەی کە تەرخانی ئەکا هیچ بودجەیەکی تەرخان نەکردووە و لە پاڵ ئەوە شاکە پێویستە بیکە چی کردووە، یعنی لەو پلانەی کە هەیە بۆ گۆڕانکاری ڕوبەڕوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا چی کردووە. بە نمونە لە ئیدارەدانی ئاوا حکوومەتی هەرێمی کورسانە بەداخەوە بینین ئەمە حاڵی کورسان لە ئیدارەدانی ئاوا و دواتر لە بواری وزەی پاکە چیمان کردووە تا چەند هاانی کەرتی تایبەت دراوە بۆ ئەوەی لە بواری وزەی پاکە یان سوود وەرگرنە جای وزەی سوتەمەنیا بەداخەوەش نەکراوە و لە پاڵەوەی ئەوان تا چەند دەستگیرۆی ئەو کۆمپانیا و ئەو بازرگانن و ئەو پرۆژە پیشەسازیانیان کردووە کە لە بواری ژینگەیە خزمەتەکەن تا چەند توانیوانە بەداخەوەمانەیش نەکراوە. ئەنی کاتێکە بینی ئەمانە نەکراوە دەبینی حکوومەت بە جۆرێک لە جۆرەکان کەم تەرخەمە یان خاوەنی ڕوئایەکی ڕوون نییە بۆ پاراستنی ژینکەوە بۆ ڕوبەڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوا. هەڵبەت ئێمە ئەگەر بمانەوێت کاری بەرەنگاربوونەوەی گۆڕانکاریەکانی ئاوهەوا بڵین یان چڕی بکەینەوە لە ئیشی یان کاری کەسێکە دەستەیەکە کۆمەڵێکە ئەوە کارێکی قورسە بەڕاستی لەبەرەوەی ئەم گیرروگرفتێکی جیهانیە هەسارەییە سنوورەکان ناناسێ بەڕاستی سنوورە سیاسیەکان دروستە لە هەندێک ناوچە بەهۆی کۆمەڵێک بارودۆخەوە چالاکیەوە ئەکرێ دیاردەکە فراوانتر بێ ئەکرێت دەستی بەسەرا بگیرێ بەڵام بە شێوەیەکی گشتی ئەتوانین بڵێن ئەم ئاریشەیە کە ئێستا بەرۆکی هەساری زەوی گرتووە سنوورە سیاسیەکان ناناسێت و تێپەڕە بێ بۆ هەموو ناوچەکان. بۆیە ئەرکی ئێمەی ئەکادیمیستەکانە لە ڕاستیدا بە توێژینەوە زانستیەکانمان هۆشیاری بڵاو بکەینەوە ئەرکی ڕاگەیاندنەکانە ئەرکی ڕێکخراوەکانە ئەرکی حکوومەتە لە ڕاستیدا بۆەوەی هاندانی کشتتوکاڵی هەبێ بژانەوەی دێهاتەکان بکات کار بۆ دابینکردنی ئاوی پێویست بکرێ کار بۆ دروستکردنی پۆند و بەست و بەنداو بکرێ بۆ ئەوەی وەکو هاندانێک بێ بۆ دانیشتوانی ناوچە گوندنشینەکان لە جێگاکانی خۆیانە بمێنەوە بەرگری لە کۆچ بکرێ لە ئاوارەبوون بکرێ و بە نمونە حکوومەت لەسەر ئاستێکی سیاسی باڵاتر لەگەڵ وڵاتانی دراوسیدا وڵاتە هەرێمایەتیەکانە بە تایبەتی وڵاتانی کە سەرچاوەکانی ئاویان لێوە دێت بە تایبەتی ئێمە هەرێمی کوردستان سەرچاوەکانی ئاومان لە دەرەوەی سنوورەکانی هەرێمی کوردستانەوە داخلە بێت چ سیروان بێت چ زەی بچووک لە وڵاتی ئێرانەوە و چ زەی گەورەش بێت لە باکووری کوردستان و توانم بڵێم لە تورکیاوە کە سەرچاوە ئەگرێ. دیارە ڕێکخراوەکانی ڕێکخراوە ژینگەیەکان بەگشتی و کاری چالاکی ڕێکخراوەیی بە شێوەیەکی گەشتی لە هەرێمی کوردستان بۆ خۆی کاری تازەیە لە حقیقەتە لەو ماوەی کە ڕێکخراوەکانی ژینگەیش دروست بوون نەتوانیان کاری باشکەن چ لە مەجالی هۆشیاریا بێ چ لە مەجالی کارکردن بێ بۆ دەرچواندنی یاسا و ڕێنمایە ژینگەیەکان و ئیشی باشیان کردووە لە ڕاستیە و هەت توانیشیانە لایەنێک بن یان چاودێر بن و فشار بن بۆ سەر حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام لە ڕاستیە ئەوەی گرفتەکەیە یعنی وتمان کاتێک حکوومەتی هەرێم استراتیژی نەبێ بۆ پاراستنی ژینگە ڕێکخراوە ژینگەکانیش ناتوان ئەو ڕۆڵە کاریگەریان هەبێ بۆیە ڕێکخراوەکانی ژینگەی لەسەریان بووە من دڵنیام لە ئاستی هۆشیاریا بێ ئیشی باش کراوە بۆ هۆشیاری لە ڕووی یاساوە بێکاری باشیان کردووە و هەتا کارکردن بۆ دانانی پرۆگرامی ژینگەیەکی لەشی ڕێکخراوەکان و دواتر تەنها ڕێکخراوە
ڕێکخراوەکان ئەگەر کەم کوڕێکیانە بێت لەو مەجالەیە هەبوو لە بواری توێژینەوەی زانستی و لەوانەیە کە ئەتوانن ڕۆڵیان هەبێ یان ڕاکێشانی ڕێکخراوە نێودەوڵەتەکان بۆ هەرێمی کوردستان ئەکرێت لەو مەجالەیە ئەوان نەیانتوانی بێ گرنە لە بوارەکان تر ڕێکخراوە ژینگەیەکان توانیوانە بۆیە ئەتوانن چالاکتر بن لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتەکانە فشاری زیاتر بکەن بۆ جێبەجێکردنی یاساکان و هەروەها لە هەر کوێیەکە دەستجێکردی سەر ژینگە ئەمان بتوان دەنگیان هەبێ و بتوان فشار لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراقیش بکەن بۆ ئەوەی بتوانین یاسا ژینگەیەکان جێبەجێ بکەین و هەروەها خەڵکۆ شیار بکەینەوە لە مەترسی ئەو گۆڕانکاریانەی کەشوهوا کە ڕۆدە لە ناوچەکەمانە بۆی خەڵکێکی وشیارمان هەبێەوە لە ئایندەیە بتوانین بەیەکەوە فشاری زیاتر بکەین و خۆمان ئامادە بکەین بۆ گۆڕانکاریانەی کە لە ناوچەکەیان ڕۆدا. ئەمانە لە خۆمانەوە دەست پێکە هەتا کەوێتە سەر دەسەڵات حکوومەت ڕۆژنامەنووسان ڕۆشنبیرەکان ئەمە هەمووی کاری ئیشی هەمومانە کە بتوانین ئەم ژینگەیە بە پاچی بێڵنەوەی و تەسیرمان تێنەکات. حکوومەت بینیوێتی بەڵام بەو نیسبەتە نییە بۆ پێویستێنە کە بتوانین سەیطرەی بەسەرا بکەین و ژینگەکە پارێزین. لە ڕاستیدا بۆ ڕووبوونەوەی گۆڕانکاریەکانی کەشوهەوە دەکرێت ئەرکەکە هەمە چەشنەیە وەکو تاک ئەرکمان لەسرە وەکو ناوەندەکانی توێژینەوە و زانستی و زانکۆکان پەیمانگاکان ئەرکمان لەسرە وەکو حکوومەت ئەرکمان لەسرە وەکو ناوەندی ڕاگەیاندون ڕاگەیەنکاران ئەرکمان لەسرە ئێمە وەکو تاک پێویستە لەوە تێبگەین کە ژینگە واتە ژیان هەر جۆرێک تێکدانێک لە ژینگە واتە ژیانی خۆت نەوەکانت دەخێتە مەترسیەوە. پێویستە پێش هەموو شتێک ئێمە خۆشەویستیمان بۆ ژینگە هەبێ و ڕێزی ژینگە بگرین ئەو هۆکارانەی کە دەبنە هۆی پیسبوونی ژینگە خۆمانی لێ بەدوور بگرین ئەتر لە زیادە ڕۆیە لە موادە پیسکەرەکان یاخود لە بەسیترین نمونە کە خستنەوەی ئاگریەکە ئەمە یەک وەکو ناوەندە ئەکادیمیەکان وەکو زانکۆکان ئێمە پێویستە لەسەرمان بە بەردەوامی ئەپتودەیت بین واتە لەگەڵ ڕۆژدا ئێمە هەستین بە توێژینەوە بە توێژینەوە نابوویت هەستین بە دیاریکردنی ئەوسە کێشەکە واقع و هەمومان دەبینین بە توێژینەوەیەک چۆن چارەسەری ئەم گۆڕانکاریانە دەکەین چۆن دەتوانین کاریگەریەکانی کەم بکەینەوە ئەمە لە هەمووی گرنگترە توێژینەوە زۆر دەکرێت کێشەکان لەکوێن بەڵام چارەسەریەکان لەکوێن ئەمە لە هەمووی گرنگترە بۆیە ناوەندە ئەکادیمیەکان پێویستە گرنگی زیاتر بدەن بە ئەو توێژینەوانی کە دەبنەوەی بەرهەمهێنی زیاتری وزەی پاک بۆ ژینگە بۆی ژینگەکەمان زیاتر پارێزرابێ وەکو حکوومەتیش پێویستە پلانی کورتخایان و درێژخایانی هەبێت هەر لە بەڕێوەبردننی خاک لە بەڕێوەبردننی سەرچاوە ئاویەکان لە بەڕێوەبردننی هەوا ئەگەر یەک باسی ئەمانە بکەین پێویستە حکوومەت کوواڵەتی کۆنتترۆڵێکی زۆر باشی هەبێت لەسەر ئەو فرۆشیارانەی کە موادی کیمیایی دێنن لەگەڵ سەما دێنن پێویستە بەپی ڕێنمایی و ڕێگە پێدرا و ڕێگەیان پێ بدرێت ئەم موادانە بەکار بهێنن بۆ سەرچاوەکانی ئاو حکوومەت پێویستە پلانی زۆر استراتیژی هەبێت بۆ پاراستنی سەرچاوەکانی ئاو بە دروستکردنی بەنداوی استراتیژی گەورەیە یاخود بە دروستکردنی بەنداوی بچووک و مامناوەندە بۆی بتوانین بڕێکی زیاتر لەو ئاوەی ساڵانە لە ڕێی دابارینەوە بۆمان دێت کۆکردنەوەی تیا بکەین لە سەبارەت بە حکوومەت بۆ پاراستنی هەوای شارەکان کە ئەرکێکی زۆر گرنگە لەسەر حکوومەت پێویستە چاودێری هەموو ئەو پاڵاوگەنە یاساییانە بکات کە ئەبێتە هۆی پیسبوونی ژینگە و خاڵێکی تر ئەوەی کە ئێستا هەیەڵێن کە باسی کارەبای 24 کاتژمێری ئەوانەکرد هیوادارم ببێتە هۆی ئەوەی کە ژمارەی مۆلیدەکان لە ئیش کەم ببنەوە ئەگەر هاتو حکومەت نەیتوانی ئەم کارەبای 24 کاتژمێریە دابین بکە ئەمە پرسیارە ئایا مۆلیدەکان بەردەوام من ئەگەر مۆلیدەکان بەردەوامن پێویستە هەموو مۆلیدەیەک فلتەری لەسەر بێ فلتەری ئەو هەوای کە ئەو دووکەڵی دەیکاتەوە ئەگەر یەک ئامارەت پێ بڵێم ئەگەر یەک مۆلیدە بۆ یەک کاتژمێر 7 لیتر گازۆیل بەکار بێنێت بۆ 1 لیتر گازۆیل تەحویلە بێ بۆ 2.5 کیلوگرام CO2 زەربی بۆ یەک سعات سەرو لە 200 کیلوگرام CO2 کاتە ژینگەوە جاوەرە تەحویلیگە بۆ 500 مۆلیدە و 1000 مۆلیدەوانەوە بەڕاستی کارەساتە